ئێمە وەکو مۆلیدەکانی شاری کەلار ئەمڕۆم گردبوونەمان ئەنجام داوە لەیدا چەند داواکاریەکمان هەیە. یەک نرخەکانمان زۆر کەمە لە شارەکانی تر ئەو نرخەیدا ناوە تووشی زەرێکی زۆر گەورە ئەوین. ئەجا بڕیارمان داوە هەتا سەعات 2:30 نیوەڕۆ ئەگەر بێت و داواکارەکانمان جێبەجێ نەکەن هەڵوێستی ترمانە بێ. یەکێ لە هەڵوێستەکانمانەوەی کوژانەوەی مۆلیدەکانمان. ئاگادارن و ئێمە ئەم بەیانی قسەمان کردووە لەگەڵ ژنەی مۆلیدە ئەهلیەکانە، ئەویش لەگەڵ جەنابی قایمقامە قسەی کردووە، سەرپشکمانی کردووە لە هەڵوێستەکانمان. ئێمەش ئەمە هەڵوێستمانە لە سەعات 2:30 مۆلیدەکانمانە کوژێن تاکو و داواکارەکانمان جێبەجێکەن. کاکە ئێمە وەکو خاوەن مۆلیدەکانی کەلار معاناتمان زۆرە. گازمان لە هەولێرەوە بۆ دێت، عەتەڵی مۆلیداتمان هەمووی پارچەکانی لە سلێمانی و هەولێرەوە ئەکڕین. ئێمە تەنانەت بۆ قایشێکیان بۆ پولێک ئەبێ ڕوو لە سلێمانی بکەین یا ڕوو لە هەولێر بکەین. ئەم گازەمان لە هەولێرەوە بۆ دێت بۆ کەلار. ئەم گازە هەولێر بۆ کەلار هیچ نەبێ سعری 40 بۆ 50 دیناری فەرقە لە 1 لترا. ئێمە داواکارین ئەگەر وەکو سلێمانی سعرەکەمان وەکو هەولێر عەفوو سعرەکەمان بۆ دانانن باوەکو لەوان زیاترمان بۆدان لەوان کەمترمان بۆ دانەنێن. ئێمە وەکو خاوەن مۆلیدەکانی کەلار ئامادەین هەولێر بە 46 دینار ئێمە بە 45 دیناریش ئیش بکەین لەبەر خاتری ئەم خەڵکە دەسەڵات ڕازی نییە.